السلام عليكم ورحمة الله وبركاته. سلااو لە قوتابیانی خۆشەویست قوتابیانی عزیز نۆسە شەنگ لەگەڵتان دەبم بۆ تەمارکردنی وانەکانی فیزیای پۆلی 11 قوتابیانی خۆشەویست. ئێمە دەرسی ڕابردوو لە یاسای دووەم و نیوتن و یاسای سێهەمی نیوتن ڕاوەستاین. یاسای دووەمی نیوتن چمان دەگوت؟ دەمانگوت هێز بەرەنجامی هێز یەکسان و بە پارێستایی جارانسی تاودان وەنەبوو تاودان لەگەڵ بەرئەنجامی هێزەکە پەیوەندێکی بەرەنجامی هێزی کاریگەریەکان پەیوەندێکی چۆنی هەبوو؟ ڕاستەوانەی هەبوو و تاودان لەگەڵ بارستایش پەیوەندێکی چۆنی هەبوو؟ پێچەوانەی هەبوو. وابوو؟ ئافەرین. جا کاکی من لە یاسای سێمی نیوتنیش چمان دەگوت؟ دەمانگوت یاسای کار و کاردانەوە، یان دەمانگوت بۆ هەموو هێزێکی کار کاردانەوە هەیە، لە بڕدا یەکسانن، لە ئاڕستەدا چۆنن؟ پێچەوانن. وەنەبوو؟ ئەوە باسی ئەوەمان کرد. ئەمە بەگشتی لە نیوتندا یاساکان نیوتن سێ یاسامان هەبوو. یاسای یەکەم دەمانگوت یاسای بارنەگۆڕی پێ دەڵێن کە دەمانگوت هەموو تەنێکی جوڵاو بە جوڵاوی دەمێنێتەوە و هەموو تەنێکی وەستاویش بە وەستاوی دەمێنێتەوە. ئەو پێمان دەگوت ئەگە هیچ هێزێکی دەرەکی کاری پێ نەکە. ئەوە پێمان دەگوت یاسای یەکەم نیوتن کە ناوکە شێ بوو ناوی بارنەگۆڕی بوو. یاسای دووەمی نیوتن دەمانگوتی دەمانگوت بەرئەنجامی هێز بەرئەنجامی هێزی کاریگەری دەرەوە یەکسانە بەچی؟ یەکسانە بە بارستایی جارانێکی تاودان. ئەومان باس کرد. یاسای سێمی نیوتنیش پێی دەڵێن هێز یاسای کار و کاردانەوە. یاسای چی؟ کار و کاردانەوە. دەکەواتە ئەمە لێرەدا سێ دانە یاسای نیوتنمانەوە هەر سێکیشیان لەسەر چیە جێبەجێ دەبن؟ جوڵە. چی؟ جوڵە. ئافەرین. پاشانش پرسیارمان شیکار کردن. ئێستا دێنە سەر چی؟ پێداچوونەوەی بەندی 3 بۆ 3. لە پێداچوونەوەی بەندی 3 بۆ 3 قوربانجان کۆمەڵێک پرسیارمان هەن. جا ئێستا ئەمە پێکەوە دێین ئەو پرسیارانە بزانین چۆنی شیکار دەکەین. تەماشاکە بابە. پرسیاری یەکەم دەڵێت تەنێک بارستاییەکەی 6 کیلۆگرامە. ئەوە بارستایی. بە خێرا ئەوە خێراییەکەی زیاد دەکات. زیادیشی. بە تاودانێکە بڕەکەی چەندە؟ 2 مەتر بەسەر چرکە تواندوو. ئەوە تاودانیشمان هەیە. باشە؟ بڕی بەرئەنجامی ئەو هێزانی کارتی دەکات چەندە؟ بەرئەنجامی هێزی یعنی یعنی ئەوە. باشە؟ بارستاییمان هەیە، تاودانمان هەیە، بەرئەنجامی هێزی دەیە. بزانین بەرئەنجامی هێز چەندە. لێرەدا یاسامان هەیە، ئەو یاساکەیە دەڵێن بەرئەنجامی هێز یەکسانە بە 6 جارانی 2. ئەو 6 چێ و ئەو 2 چیە؟ 6ەکە بارستاییە و تاودانەکەش چەندە؟ 2 جارانی دەکەم دەکات 12 نیوتن. کەواتە بەرئەنجامی هێز دەکات چەند؟ دەکاتە 12 نیوتن. ئەو لە لەقی ئەلف. لە لەقی با دەڵێ ئەو تاودانە چەندە کە هەمان هێز دروستی دەکات. کاتێک کار لە تەنێک بکات بارستاییەکەی 4 کیلۆگرامە. ئاگادار بە بابە لێرە تێنەکەوی نابێ بچی ئەتۆ بارستایی 6 کیلۆگرامەکە بەکاربێنی. ئەو لە لەقی با دەڵێ تاودانم بۆ بدۆزەوە. ئەگە لە بیرت بێت دەمانگوت بەرئەنجامی هێز یەکسانە بە بارستایی دەگەت چێ؟ تاودان. تاودان لەگەڵ بارستایی پەیوەندێکی چۆنیان هەبوو؟ پێچەوانە بە نەگۆڕانی چێ؟ بە نەگۆڕانی هێزەکە. ئێستا ئەمە لێرە هێزەکەمان هەیە 12 نیوتنە. ئەو جاران دەڵێت تاودانم بۆ بدۆزەوە ئەگە بارستایەکەم 4 بێ. کەواتە هێزەکەم نەگۆڕە. تاودانەکەی دەدۆزمەوە ئەگە بارستایەکەم چەند بێت؟ 4. کەواتە ئەمن بێم یاساکە بە هەمان یاسا بەکاردێنم. بەڵام ئەوەی کە دەگۆڕێت لێرە کوڕم دیقەت دەیە بارستاییەکە دەبێت چەند بەکاربێنین؟ ئەو بارستایە بەکاربێنین. چەندە؟ 4 کیلۆگرام. بەڵام هێزەکە هەمان هێزە 12 دابەشی 4 دەکات چەند؟ دەکات 3. بۆ هەمان هێزمان بەکارهێنا بەڵام بارستاییەکەمان گۆڕی؟ چونکە ئەمە گوتمان بارستایی لەگەڵ تاودان پەیوەندێکی پێچەوانەیە بە نەگۆڕانی چییە؟ بە نەگۆڕانی هێز. بۆ خۆشی لە پرسیارەکە دەڵێ هەمان هێز دروستی دەکات. یعنی چی؟ هەمان ئەو هێزی ئێرە بەکاربێنینەوە. کەواتە هێز نەگۆڕ دەبێت ئەگەر تاودان و بارستایی پەیوەندێکی چۆنیان هەبێ پێچەوانە. جا بۆیە دەڵێن چی؟ دەڵێن لە فیزیادا ئەگەر یاسا بزانی ئەو بەدڵنیاییەوە چ دەزانی؟ هەموو پرسیارە شەڕعیات و حسابیەکانیش دەزانی. دێنە سەر قوتابیانی خۆشەویست، دێنە سەر پرسیاری 2 دێرەدا تەماشاکەن. دەڵێن منداڵێک بە هێزشی ئاسۆی گارەسێکی ڕادەکێشێ ئەوەش دەبێتەوە هۆی زیادبوونی خێراییەکەی.
یاسای سێمی نیوتن دەڵێت کەوا گالسکەکەش هێزێکی یەکسان لە بڕ و پێچوانە لە ئارەسەدا دەخاتە سەر منداڵەکە. تەواو وەکتم یاسای سێمی نیوتن دەڵێ لە بڕدا یەکسانن لە ئارەسەدا چۆنن پێچوانن. یعنی چی لە بڕدا یەکسان؟ یعنی هێزی کار و کاردانەوە لە بڕدا یەکسانن و لە ئارەسەدا چۆنن پێچوانن. جا ئەو منداڵەکە کاتێک گالسکێک لێ دەخوڕێت بەهۆی ئەوەش دەبێتە هۆی زیادبوونی خێرایەکەی بە پێی یاسای سێمی نیوتن گالسکەکە هێزێکی یەکسان لە بڕ و پێچوانە لە ئارسە دەخاتە سەر منداڵەکە. چۆن لەم بارەدا خێرای گالسیەکە زیاد دەکات. تو ناڵی هەمان هێزیان هەیە بەڵام لە ئارسەدا پێچوانن. ئەی چۆن لێرەدا خێرایی زیاد دەکات؟ خۆمە گوتمان چی لێرە تێبینیکشی داوە دەڵێ ئاگدار بە لە پرسیارەکەدا تێبینی کێشانی هێڵکاری هێز کاریگەریەکانی سەر گالسکەکە لە وەڵامدانەوەی ئەم پرسیارە سوودی لێ دەبینی. ئەو تێبینە بۆ نووسی بۆ ئیسفادە لێ بکەین. چۆن وەڵامی پرسیارەکە دەدەنێن؟ دەڵێن هێزی کاردانەوە هێزی چی؟ کاردانەوەکە کار دەکاتە سەر کوڕەکە نەک سەر گالسکەکە. باشە بۆیە بەردەوام هێزیی بەرئەنجام کار دەکاتە سەر چی؟ کار دەکاتە سەرچی گالسکەکە. کەواتە هۆکارەکەی بۆ چ دەگەڕێتەوە؟ هۆکارەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە تەنها هێزی کاردانەوە کار دەکاتە سەر چێ؟ کار دەکاتە سەر کوڕەکە نەک گالسکەکە. باشە جا لەبەر ئەوە کاتێک کوڕەکە بە هێزێک گالسکەکە پاڵ پێوە دەنێ باشە گالسکەکە پاڵ پێ دەنێ بە هێزێک کاری کردوونیە کاردانەوەکە تەنها لەسەر چێ دروست دەبێ؟ کاردانەوەکە تەنها لەسەر کوڕەکە دروست دەبێت نەک گالیسکەکە. لەبەر ئەوەیە خێرایەکەی چی لێرێ زیاد دەکات. پرسیاری سێەم دەڵێ هێزی کار و کاردانەوە لەم بارانەی خوارەوە دیاری بکە. ئەوە مامۆستا بۆ دێنێتەوە لە کویز و بیستەکەی کاکەجان وە لە وڵا جاری وا لە نیوە ساڵش بۆ دێنێتەوە گوێ بگرم بابە ئەنی لە کۆرسێکم بۆ دێت دەڵێ هێزی کار و کاردانەوە لەم بارانەی خوارەوە دیاری بکە. یعنی یاسای سێمی نیوتن باشە پیاەک هەنگاو دەنێت. پیاەک ئەگە هەنگاو بنێت باشە مەسەرەن بوون منە زەرامێکمان هەیە لێرە ئەو پێ گەورەمان هەیە کاتێک هەنگاو دەنێت ئەو بەهێزێک کار دەکاتە سەر زەوی. ئەگە ئەوە زەوی بێ ئەو بە هێزێک کار دەکات زەوی زەویش بە هێزێک کاردانەوەی دەیە بۆی وەنیا بۆ خۆی دەڵێ پیاسە سێمی نیوتن بمڕونکەوە دەڵێ پیاوەکە پاڵ بە زەویەکەەوە دەنێت و زەویەکەش پاڵ بە پیاوەکەەوە دەنێت. ئەوە وەڵامەکەیت. تۆپە بەفرێک لە دوا بە زەرامێک دەکێت تۆپە بەفری خڕکردێتەوە گرم لێی دەدا ئەوە تۆ بە هێزێک کار کردە سەر بە هێزێک هاویشتە دنیا ئەوش کاردانەوەیەک شۆن بۆ دروزێ بزانین چه دووسی دەکات. دەڵێت تۆپە بەفرەکە کار دەکاتە سەر پیاوەکە بەڵام پیاوەکەش خۆڕاناوە سێ بە پیاسە سێمی وتن دەڵێتی پیاوەکەش کار دەکاتە سەر چی؟ تۆپە بەفرەکە. بۆیە تۆپە بەفرەکە پەرت دەبێت. دواوی لەقی جیم دەڵێ یاریزانێکی بەیزبۆڵ یاریزانێکی بەیزبۆڵ تۆپێک دەگرێتەوە کاکە چیە؟ ئەتۆ تۆپێکت تەیە لێت داوەنیا تۆپەکە بەرەو یاریزانەکە دەچێتەوەی دیگرێتەوە تۆپەکە دەگرێتەوە باش ئەو تۆپەکەم گرتەوە. یاریزانەکە چی شێک دەکا؟ یاریزانەکە دەڵێت تۆپەکە کار دەکاتە سەر دەست وەنیا هێزێک کار دەکات سەر دەست وە دەستەکانیش کار دەکەنەوە سەر چیە؟ کار دەکەنەوە سەر چی؟ تۆپەکە. کەواتە لێرە کاردانەوەکە چێ دروست دەبێت؟ دەستەکان. باشە پرسیاری لقی دال دەڵێ بە پاڵ بە پەنجەرەیەکەوە دەنێت عەفوەن بە پاڵ بە پەنجەرەیەکەوە دەنێت پاڵە پەنجەرەکە دەنێت دەبێت و دادەخرێتەوە نیە؟ باەکە کار دەکاتە سەر چی؟ باەکە کار دەکاتە سەر پەنجەرەکە یعنی مەقسەدمان هەوایەکە پاڵ بە پەنجەرەکەەوە دەنێت و پەنجەرەکەش کاردانەوەیەکی بۆ دروست دەبێت پەنجەرەکەش پاڵ بە هەواکە دەنێت یعنی ئەوە دەبێتە کاردانەوە بابە باشە بەڵام ئەو بەشیان دەبێتە چی؟ دەبێتە کار. کەواتە کارەکە هەوایەکە دیکە بەڵام کاردانەوەکە چێ دیکە؟ پەنجەرەکە دیکە. لێرە یاریزانەکە تۆپەکە کار دەکاتە سەر دەست تۆپەکە کارەکە دەکات بەڵام کاردانەوەکە چ دیکە؟ دەستەکان دیکە کاردانەوە باشە؟ تۆپە بەفرێک لە دوا بە زەلامێک دەکەێت چێ کارەکە دەکات؟ تۆپە بەفرەکە کارەکەی دەکات.
ئەچێ کاردانەوەکە دەکە پیاوەکە کاردانەوەکە چییە؟ کاردانەوە پیاوەکەیە. بەو شێوەیە دەتوانین وەڵامی پرسیارەکانت بەدەستبێنی. قوتابیانی خۆشەویست، دێنە سەر پرسیاری چوارەم. دەڵێ کەشتێکی چارۆکەدار دوای کەشتێکی پرسیارێکی چوارەم دەڵێ چوارەم کەشتێکی چارۆکەدار دەکێتە ژێر کاریگەری دوو هێزەوە. یەکەمیان 390 نیوتن 390 نیوتن بەرەو باکوور. باش و ئەوی تێیان 180 نیوتن بەرەو کوێ؟ بەرەو خۆرهەڵات. دەڵێ مامۆستا ئێستا ئەمە باکوورمان هەیە، لەگە چێشمان هەیە، خۆرهەڵاتمان هەیە. یعنی مامۆستا ئەو دووە ئەستونە لەسەر یەک؟ بەڵێ. مامۆستا ئەگەمە لە دەسەکانی پێشوو گەڕینەوە باسمان کە وتمان گەر دوودانە لەسەر یەک دوو ئاڕستا لەسەر یەک ئەستون بن ئەو یاسا فیساغۆرس بەکاردێنین تا باشە. ئەگە بارستایی کەشتی و کەشتیوانەکە 270 کیلۆگرام بێ، ئایا بڕ و ئاڕستەی تاودانەکە چەندە؟ هەر یاسای 2 نیوتن بەکاردێنین بابە. یاسای 2 نیوتن دەڵێن بەرئەنجامی هێزەکان دەکاتە MA. ئەدی ئەی ئەگە بدۆزینەوە دەڵێن دەکاتە بەرئەنجامی هێز دابەشی چییە؟ دابەشی بارستایی. ئەمە بارستایەکەمان هەیە چەندە؟ 270 270 بارستایەکەی. ئەدی بەرئەنجامی هێزەکە دیقەت دەیە لێرە 180 نیوتن لە باکوور و خۆرهەڵاتمان هەیە وانە جارێک دەین چ دەکەین ئەمە بابە لەبەر ئەوەی لێرە تەماشاکە ئاگدار بن قوتابیان لەبەر ئەوەی دوو هێزمان هەیە هێزی یەکەم تەوەری وایە هێزی دووەم تەوەری یەکسا و بارستایەکشی داوە چونکە هەر کەشتێکە و نەفەرەکان ئەو کەشتی و نەفەرە بارستاییەکن پێکەوە هەردووچیان بە دوو جار هێزکاری لەو بارستایی کردووە باشە بۆیە دوو جار چ دەدۆزینەوە دوو جار تاودان دەدۆزینەوە تاودانی یەکەم ئەگە بدۆزینەوە بۆی هێزی پێکنەری ئێکس یان دوو جۆر تاودان دەدۆزیەوە تاودانی یەکەم ئەگە بدۆزینەوە دەڵێن FX یعنی F یەکەم بەسەر چی بەسەر بارستایی و ئەی دووەمیش دەکات چی دەکاتە FY یعنی ئەو هێزی سەر تەوەری باکوورە دابەشتی بارستایی ئەو دوو بارستایی ئەو دوو تاودانە پێکەوە دایاندۆزینەوە باشە ئەنجا دەتوانین تاودانی گشتی بدۆزینەوە ئەمن لێرەکانەدا بەپێی هێزەکەم نووسی گوتم ڕاستە دوو هێزەکە لەسەر یەکەسون دەتوان بەڵام لێرەش دەتوانی بڵین تاودانەکە تەمسیلی چێ دەکا ئێکسەکە دەکە یعنی ئەوە ئەی ئێکس دەبێ ئەو ئەی وا دەکرێت بۆ تاودانیش هەر ئاوا بنووسین بۆ تاودانیش تاودانی بە ئەنجام بە پێی یاسا فیساغۆرس بنووسین دەتوان بنووسین ئەی ئێکس تواندوو کۆی چێ ئەی وای تواندوو یعنی ئەوەش دەبێ ئەوەش ڕێ تێدەچێت دەتوانین بۆ شێوەش بیکەی لەسەما ئەی ئێکس و ئەی وای دەدۆزینەوە ئەی ئێکسەکەمان 0.66 مەتر بەسەر چرکە تواندویە و ئەی وایەکەشمان 1.4 مەتر بەسەر چرکە تواندویە وەرە لە یاسای فیساغۆرسی دانێوە لە یاسای فیساغۆرسی دانێوە بابە لە یاسای فیساغۆرس ئەگە دابنینەوە ئەی ئێکسەکەی دێندا دەنی کە ومان دەرچوو ئێرە باشە ئەی وایەکەشمان ئێرە تواندویان دەکەین کۆیان دەکەین لە بن ڕێک لە کاتی لە کاتی 1.58 مەتر بەسەر چرکە تواندوو و ئەوە بۆ دۆزینەوەی چ بوو بڕی تاودانی گشتی ئەلی ئەگە ئاڕستەکەی بدۆزینەوە بابە ئاڕستەکە گوتمان یاسای تانی ئینڤێرس بەکاردێنین دەڵێن تێتا یەکسانە بەچی تانی ئینڤێرس ئەی وای بەسەرچی ئەی ئێکس ئەی وایەکەمان 1.4 مەتر بەسەر چرکە تواندویە و ئەی ئێکسەکەشمان 0.66 دابەشی بکە تانی ئینڤێرس وەرگرا لە 65.37 بەرەو کوێ باکووری خۆرهەڵات باشە گوتمان ئاگدار بڵێ باکووری خۆرهەڵات فەرقی لەگەڵ خۆرهەڵاتی باکوور لە دەستەکانی پێشوو باسم کردو بە تەفاسیلی جا بۆیە دەبێ وریابی لێرە بۆی هەیە بە هەڵبژاردن مامۆستا ئاوات بۆ بنووسێ بنووسێ 65.37 خۆرهەڵاتی باکوور باشە خۆرهەڵاتی باکوور ئەتو دەبێتیان هەڵبژێری ئەوەی هەڵبژێری ئەوە غەڵەتە ئاگدار بە باشە دڵنیا بە لە مامۆستا جاری وا هەیە پرسیاری بۆ شێوەت بۆ دێنێتەوە دەبێ وریابی پرسیاری پێنجەم لە پێداچوونەی کەرتەکەدا وا دابنە ڕوودانێکی بەریەکەوتن لە نێوان ئۆتۆمبیلێکی وەرزشی بچووک و ترێڵەیەکی گەورەدا ڕوویدا ئینشەڵڵا مەحفوظ دەبن لە ڕوودا و لە پێکدادان دەڵێ ئۆتۆمبیلێکی بچووک بارسایەکەی بچووکە ئۆتۆمبیلێکی ترێڵێش یعنی بارهەڵەگرێکی گەورە
بارستایەکەی چۆنە گەورەیە کام لەم دوودانە هێزێکی پاڵنەری گەورەتر دەکێتە سەر کامیان تاودانشی گەورتر دەجوڵێت وەڵامت دەوە باشە پرسیارێکی زۆر جوانە دەڵێن هەردوو هێز پاڵ هەمان بڕیان هەیە باشە هەردوو هێزی پاڵ هەمان بڕیان دەیە ئۆتۆمبیلە بچووکەکە ڕوبەڕووی تاودانێکی گەورە دەبێتەوە و چونکە بارستایی ئۆتۆمبیلەکە کەمترە و تاودانش پێچوانە دەگۆڕ لەگە بارستایی بە مەسمان زین چێ بابەجان لێرەدا ئەمە یاسای دومینیتمانە دەڵێ بەر ئەنجامی هێز یەکسان بە بارستایی چی تاودان نەمانگوت ئەگە بارستایی کەم بێ تاودان چی لێدێ زۆر دەبێت بەڵام هێزەکە چی لێدێ ناگۆڕ دەبێت جا لێرەدا لە بەشێکی پرسیارەکە دەڵێ کام لەم دوانە هێزی پاڵنەری گەورتر دەبێت دەڵێ هێز پاڵنەر لە هەر دووشان چۆنن هەمان بڕیان هەیە باشە دوایە دەڵێ کامیان تاودانی گەورتر دەجوڵێ دەڵێ ئۆتۆمبیلە بچووکەکە ڕوبەڕووی تاودانێکی گەورەتر دەبێتەوە بۆ بابە ئەدی نەمانگوت بارستایی بچووک بارستایی بچووک تاودانی زۆر لەبەر ئەو هۆکارێ جا بۆیە پێ دەڵێم یاسای بزانە بە چارەشاریەتەکانیش دەزانی جا بۆشم نووسی دەڵێت چونکە بارستای ئۆتۆمبیلەکە کەمترە واتە بچووکترە تاودانەش پێچوانە دەگۆڕێ لەبەرەوەی تاودانەکە چێ زۆرتر دەبێت قوتابی خۆشەویست هیچ شتێک لە ژیاندا بەبێ ماندووبوون و بەبێ بەردەوامی بەدەست نایدەبێت ئیلا هەوڵێکی لەگەڵ دەیت جا بۆیە ئەو پرسیارانەی ئەوڕەکە هەڵماکردن شیکارماکردن پێداچوونەی بۆ بکە تاکو دەرس کەرتی دابێت ئینشەڵڵا کە لە کەرتی 4 بۆ 3 لێرە ڕادەوەستین خوای گەورە ئاگادارتان بێت